مواصفاتەکانی پیاو لە قورئانە لە زۆر جێگای قورئانە هاتووە، بەڵام پێنج دانە نیشانەیان سەرەکیترینی نیشانەکانن کە زۆر جەختی لەسەر کراوەتەوە. یەکەمیان بریتیە لەوەی کە پیاوانە عهد و پەیمانی لەگەڵ ئەڵڵایە جەلە جەلالوه ئەپارێزێ، نایشکێنێ. الله سبحانه وتعالى فرمي من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه. لناو إيمان دارانا بياوانيان أوانا كبياوي حقيقين أو بيماني بالله ينداوى بابندن بيه ويناشكن، يعني كوتيوتي لا إله إلا الله بس الله برسته وبرستنا كاني همي بوان جامدا، وكوتيتي محمد رسول الله يعني الله أبرسته وكو رسول الله، وكو هيت شيخ ملا وعالم أجنا، وكو رسول الله صلى الله عليه وسلم. هتا وكو نجزاني برستن شيء وچن جوري هي ناتواني برستنا كاني بو الله به، وهتا وكو نزاني رسول الله صلى الله عليه وسلم برستني شوان أنجام داوى ناتواني وكو رسول الله صلى الله عليه وسلم الله جل جلاله برسته. بوي هر كاتك ام عهدو بيمانيش كان لا إله إلا الله محمد رسول الله أو بياوانية كتو جني بيتي كتو كتي خوتي بيتي كتو كو باوكيش جني بو بيني هرو بياوانية. ويكي كتلا آيات كان كباسي بياومان بوكا لقرآن فرمي الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم. فرمي بياوانا أوانا كالله جل جلاله هێز و قدرەت و توانایی پێداون لە ڕووی لەشە و لە ڕووی عەقڵەوە کە ڕاوەستاو بن بەسەر ئافرەتانەوە بتوانن بەڕێوەیان بەرن لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە. لە ڕووی مادیەوە چی پێویستە لە جل و بەرگ و پێداویستیەکانی ناوماڵ و لە هاتوچۆ و ڕۆشتن و هاتن و لە خەستەخانە و ئەو بابەتانە و لە پەروەردەکردنی مناڵەکەی بە جوانیە و لە نەفەقە کێشانیە ئەمانە هەمووی دابین کابووی. و لە ڕووی معنەویشەوە سۆز و خۆشەویستی و ڕێز و احترام لە خۆی و کەسوکاری ئەمانەشی پێویستە ئەمژنە. پیاوانە ئەوەیە کە ئەو دوو تایبەتمەندی تیا و بۆ شێوە ڕاوەستاوە بێ بەسەر ئافرەتەوە و گرنگی پێدا لە هەردوو ڕووەکەوە. ئەمە شایستەی ئەوەیە کە تۆ بە پیاوی بزانی و کچی بیتێ. ئەمە مواصفاتی دووەم. مواصفاتی سێم کە لە قورئانە باس کراوە پاکیەتیە. پیاوانە حەزەکا پاک بێ، حەز ناکا پیس بێ، حەزەکا زوبانی پاک بێ، حەزەکە دڵی پاک بێ، حەزەکە کردداری پاک بێ، حەزەکە داوێنی پاک بێ. بۆی الله سبحانه وتعالى کە وەصفی پیاوانێکەکە لە مزگەوتی قوبایە بەچی وەصفیانەکە بتطهر أفرمي فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين. فرمي مزگەوتی قوبایە پیاوانێکی تیا کە بەردەوام بەدوای پاکیەوەن، تالبی پاکین، تالبی پیسینین. ئیتر لە مۆبایلەکەیانە بێ، لە گەڕەکەکەیانە بێ، لە دوکانەکەیانە بێ، بازاڕەکەیانە، دایرەکەیانە، دەوامەکەیانەمان پاکن. چاویان پاکە، نەزەری حرام ناکە، دەمیان پاکە، قسەی بێ کەڵک و بێمانە ناکە، بە تایبەت لەگەڵ ژنەکەیە دەمی پاکە، جوێنی پێ نایە، سوکاتی بە خۆی ناکە، بە کەسوکاری ناکە. ئەبۆ شێوەیە و پیاوە. تۆ گەر کچەکەت بێ بە یەکێک کە ئەمڕۆ دەسێ ماچەکە و بەیانی بە ئاشداوە بای کچەکەیەتە خوارەوە چ سوودێکیە؟ کوا بە پیاوت داوە. نا بێ ئاگادار بی کە ئەمە ڕەوشتی هەیە، ڕەوشتێکی پاکی هەیە، زمانی خۆی پارێزێ، دڵی خۆی پارێزێ و کردداری خۆی ئەپارێزێ لە پیسیەتی. یەکێکی تر لە مواصفاتەکانی پیاو کە لە قورئانە هاتووە بە هەمان شێوە بە مووقیفە سەرخەری دینە، بە سەرخەری ئەهلی دینیشە. هەم بە مووقیفە دین سەرەخە و هەم بە مووقیفە سەرخەری ئەهلی دینیشە. کە الله سبحانه وتعالى فرمي وجاء من أقصى المدينة رجل قال يا قوم اتبعوا المرسلين. پیاوێکی پیاوانە لەو سەری شارەوە هات دینەکەی الله سەرخە وتی ئەی قەومەکەم دوای پێغەمبەران کەون بە قسەیان کەن. ئەو پیاوە کە خۆی بە دوای پێغەمبەرانەوەیە و خەڵکیش دوای پێغەمبەرانەخە. وبهمان شيء وجاء من أقصى المدينة رجل يسعى من أقصى المدينة أنجاد واي آياتك تريان عكسية بكوية كافرمي قال يا موسى إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين. أم بياوي كذبوا إيمان دار بو لنا آل فرعون كزاني آل فرعون يعني ضرب لموسى بنها ودفاعي لموسى كرت سريخست دي تانيان كشتي در شو خود در باسك بياوانا هوا خمخوري مسلمانانا وهوا خمخوري دينا أمس بين توكشي بيتي لما لك قائد يكبو إسلام پرورده بەڵام یەکێ لا مبالات و بێ ئاگا لە دین و هەر بە دوای دنیاوە بێ کچی بەیتێ بەڕاستی دەواژنێکی باش دروستە بێ کۆمەڵێ
مریشک پەروەردە بێ دوای تاغوتەکانە یان گرن و یان کوژن و یان بڕن و یان هێڵن بۆتە باشە ئەم مواصفاتی چوارە مواصفاتی پێنجەم پیاوی پیاوانە هیچ شتێک لە دینەکەی لای نایە نە پارە نە سەروەت و سامان نە تیجارەت نە ڕەفیق و برادەر نە دنیا الله سبحانه وتعالى لقرآن أفرمي في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار فرمي براستي بياوي بياوانا لشويان لمالكاني الله كتاك مال الله جل جلاله ريدا وبلند كريان وعبادتي الله انتيا بكري ودروش مكاني الله يتيا رابقين ريو الله يتيا برز راقي أم بياوانا مواصفات يعني شيء بياوي بياوانا كان تجارة نبار سروة سامان نكرين وفروشتن لا ينادى لذكري الله لعبادتي الله جل جلاله أما بينج مواصفات بولا قرآن هاتبو لسر بيا ومواصفاتي ترزور هاتو بزن بينج سركي ترين يعني هيج نبي كتوك شكد دي بشو بيو بينجيت يعني بخوا قرتيا أنا بي بخوا ببياوي ناياوا يتردو عيش قليمك هرشتيك هاتو سرخوت